أنا سعيد جدا بوجودي هنا في مدينة السليمانية في كردستان العراق مع مؤسسة جيار. لەپێناو بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و ئیداری و کاری بەڕێوەبردن لەناو لق و دەستەکانی ژیاردا بە پێویستمان زانی ئەم جارەشیان یەکێک لە خەبیر و ڕاهێنە نێودەوڵەتیەکانی بەتوانە دکتۆر محەممەد مەیمون بانکێش بکەین بە مەبەستی ئەوەی کە لە نزیکەوە ئەندامانی دەستەی کارگێڕی و هەروەها ئەندامانی ئەنجومەنی ڕاوێژکاری و ئەنجومەنی کارگێڕی و هەندێک کەسی تایبەت کە دەمانەوێت بەڕاستی لە نزیکەوە ئەو زانیاری و معلوماتانەی کە دکتۆر لە ماوەی چەندان ساڵی ڕابردوودا خۆی کردوتەوە ئێمەش لێی سودمەند بین. بەڕاستی ئەم خولەیە بە پێی تێگەیشتنی من خولێکی زۆر پێشکەوتوو بوو و دەبینم کە برایان و خوشکانمان کە بەشدار بوون سوود و قازاندی زۆریان لێبینی ومێت دەکەین لە داهاتوودا ئەوانیش بتوانن لەناو لق و دەستەکاندا و لەناو بەشەکانی خۆیاندا بتوانن ئەو ئەزمون و معلومات و زانیاری وەریان گرتووە بتوانن پەخشیکەنەوە بۆ ئەوەی بەڕاستی هەمومان دەور و ڕۆڵمان هەبێ لە پێگەاندنی گەنجانی سەرکردا لە پێگەاندنی برایان و خوشکانی سەرکردا چونکە الحەمدوللا هەر یەکێک لە برایان و خوشکانمان خاوەنی قودرە و توانە و بەهرەی زۆر گەورە و گرنگن بەڵام ئەوەی پێویستە ئێمە بیان خەینە سەر سکەی خۆیان. بۆیە ئەم خولە یەکێکە لەو خول و دەورانی کە هەر یەکێک لەو توانە و قاقە وزانی کە لە برایان و خوشکاندا هەیە دەیخەینە سەر سکەی کارکردن و کاراکردن و چالاکردنی تواناکانیان بە مەبەستی گەاندنی قازانجی زیاتر بە چیر و پرۆژەکانی کۆمەڵ. خۆشحاڵم بەڕاستی لە دەورەیەکی ئالەم شێوەدا خۆمە بینمەوە ئاشنا بم بە کۆمەڵێ نوخبەی ئەم وڵاتە کە خەمێکی گشتی کۆی کردوونەتەوە و بە شێوازێ ئامادەن خۆبەخشی هەمویان جوودێکی زۆر سەرف بکەن و ئەزمونێکی نوێ وەربگرن و سوود لە کەسانێک وەربگرن کە ساحبی تەجاریبێکی زۆری نێودەوڵەتیە و دواتر لەم وڵاتە سەرفی بکەنەوە و کێشەکانی کۆمەڵگەی پێچارە سەر بکەن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين. أنا سعيد جدا بوجودي هنا في مدينة السليمانية في كردستان العراق مع مؤسسة جيار. سعيد لأنني ألتقي مع هذه النخبة، مع هذه الكوكبة الرائعة من الدكاترة والمهندسين والشخصيات المهمة في المجتمع الكردي في سليمانية في مختلف المدن. كنا مع دورة قوانين العطاء. هذه الدورة تهدف إلى تعزيز أو تقوية مستوى الإنجاز عند الأعضاء على المستوى الفردي وعلى مستوى المؤسسة. كان التنظيم رائعا، كان الحضور متفاعلا وقويا. شعرت بأن هناك مساعدة كبيرة من قبل الحضور في تطوير وترقية مستوى هذه الدورة. الحمد لله النتائج فيما أعتقد كانت رائعة جدا. اتفقنا على متابعة هذه الجهود وعلى الاستمرار في تقديم هذه المهارات وهذه الأدوات التي تساعدنا على تحقيق الإنجاز على كل المستويات، المستوى الشخصي والمستوى المؤسسي، سواء كان مع جيار أو مع مؤسسات المجتمع المدني الأخرى. أردت أن أشكر فريق العمل على جهوده الكبيرة، على كرم الضيافة، على حسن الاستقبال، على التعاون أثناء تنفيذ هذه الدورة. الحمد لله رب العالمين. أعتقد بأن هذا اللقاء أو هذه الدورة كانت من أجمل وأروع الدورات التي قدمتها في السنوات الأخيرة من حيث النخبة التي حضرت معنا، من حيث التنظيم، وأعتقد كذلك من حيث النتائج. بارك الله فيكم.